سڵتان لە ببینە ڕانی پایتەخت میدیا ئەمە ڕێگای دەواازەی حاجی ئۆمەرانە لە سەرووی پێچەکانی ئازادی کە بۆ نەحەی حاجی ئۆمەران دەڕۆیت وەکو دەبینن ئاستەنگێکی زۆری هاتوچۆ دروست بووە. ئۆتۆمبیلی گەورە ئۆتۆمبیلی بچووک ناتوانن سەرکەون بۆی ئەو ڕێژە بەفربارینە زۆرەی کە تا ئێساش وەکو لە دیمەنەکانشا دیارە بەردەوامە بە تەواوی هاتن و چوونی شۆفێران پەکی کەوتووە. جا لە سەرەتای پردی ئازادیەوە هەتا ئەگاتە نێو حاجی ئۆمەران بەم شێوەیە ئۆتۆمبیلی گەورە ڕێزیان بەستووە و ناتوانن سەر بکەون بۆ پێیکە هەرچەندە تیمەکانی ڕاماڵینی بەفریش لەم سەرەوە دیارن، بەڵام بەهۆی ئەو ڕێژە زۆری بەفربارینەوە ناتوانن سەرکەون و بەردەوام بەفریش ئەبارێت. ئەوەی دەیبینن پەککەوتنی ڕێگای هاتن و چوونی ئۆتۆمبیلان و شۆفێران و گەشتیارانە بۆ نەحەی حاجی ئۆمەران.